گوندی سەرڕێگا هەردەم قۆناغێن لۆ خەرچی لایدا ئەوان چاوساغێن وەکو نیشانە وەکو عینوانن ئەوان خانەخوێ و ساحب میوانن زۆربەی فەلاحی جۆ و دەغڕودانن خەریکی حەیوانداری شوانن خۆگەر وەکو گوند نهێنە ناسین لەبیر دەچون و هەرنایان ناسین لەبیر دەچون و هەرنایان ناسین بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیکە و لە گوندەکی دیکەی کوردستان دیارە ئەو جارە هاتینە دەشتی کۆیێ کاتێکە لە قەزای کۆیێ دەردەچین بەرەو سلێمانی گوندێک لۆگۆیەک دێتە پێشتان قەتعەیەک دێتە پێشتان کە نووسرایە گوندی قازبەجیان بابزانین ژیان و سەرگوزشتەی ئەو گوندەی چۆنە و بە چ شێوازێک ژیان دەگوزێرێنن ئایا هەر خەریکی فەلاحەتی بووینە لە قەدیمەوە و چۆن لێرە ئەو گوندەیان ئاوەدان کردیتەوە دیارە ئەو گوندا کەتیتە شوێنێکی بەرز کەتیتە خۆی دایتە قەت پاڵچیایەکی و لەسەر ڕێگای گشتیشە دیارە ئەو گوندا لە زۆر خۆشی و ناخۆشیدا کە بەسەریان هاتیە چکە بە حکمی ئەوەی نزیکی جادەیە و میوان دۆست و میوانداریان زۆر بەسەرەوە هاتیە ئێمە نازانین بە تەواوی با بچین زانیاری لە خودی خۆیان بپرسینن کەمە ژیان و سەرگوزشتەی ئەو گوندەی بزانین. بەڕێزان دەمانەوەی لێرانە لەگەر مام حاجی لەتیفی بدوێن کە مام حاجی لەتیف دیارە هەر لە قەدیمە گوندەکەی مایتەوە خەڵک هاتیتە خوارێ ئەو هەر لە شوێنی خۆی مایە لێ سەرەتا لە لایویەوە دەست پێ دەکەین. سەلام عەلەیکوم مام حاجی گیان کوی ئەحواڵت باشی خوا سەلامەتکە یا ڕەبی باشی خوا لێ ڕازی بی مام حاجی خوا سەلامەتاکە باشی خوا لێ ڕازی بی یا ڕەبی خوا سەلامەتاکە یا ڕەبی خوا لێ ڕازی بی یاخوا خوا سەلامەتکە بچینە ژوورێ دەبا بچین خوا سەلامەتتان کە یاخوا. شوێنەکەت خۆشە مام حاجی؟ وەڵا خۆشە ئارێ وەڵا بەڕای من خۆشە. مام حاجی لەتیف ماشەڵڵا شوێنەکەی تو زۆر برندا خەڵک هەموو خزایتە خوارێ زیاتر لە جادەی نزیک بوو بەڵامە تو هەر لە کۆنە هەواری مایەوە هۆکارەکەی چیەوە؟ وەڵا ئەنجا پێشی بە خێراتنی جەنابتان دەکەم زۆر سپاس یاخوا بەخێر بێن. ئەمن بەهۆی ئەوەیەوە کە ئیمکانم نەبوو بچمە خوارێ وەک ئەو خەڵکەی بەهۆی ئاژەڵداری و ئەو شتانەش لێرە بەجێ مام و بەڵام ئێرەم لە هەموو شوێنێکی پێ خۆشترە خۆشترە لە هەموو قەسری نازانم بە هەموو قەسری نازانم شوێنی نادەم. بەڵێ گوندەکە ماشەڵڵا کە هاتینە ناو گوندی شوێنی یعنی ئاسەوار و کۆنی زۆر پێوە دیارە پێدەچێت زۆر قەدیمبی بەس جگەلەوە یعنی کە لە قەتعەکەی خوێنمانەوە نووسرایە قازبەجیان قازبەجیان یعنی چێ بووە چ بووەوە؟ قازبەجیان ئەوە سێ برا بوون شاڵی بەگ و قوبات بەگ و قازی بەگ خوشکێکیان هەبوو ناوی زولفی بەگ بوو حکومڕانی ئەو وڵاتەیان کردووە یعنی بەگ بووە لێرانە بەڵێ بەگ بووە ئەجا ئەوە ئاسەوارەکەی تا لێرانەیە خانوویشی دروست کردووە قەسرێکی دروست کردووە قەسرەکەی چۆن دروست کردووە بڵین ئەوەندە زۆردار بووە نەفەری ڕیز کردووە 3 کیلۆمەتر لە خۆی دوور نەفەر ئەوها نەفەر بۆ نەفەر کە وەستایەکە بەردێکی ویستووە بەردەکەیان لەوێەوە لە ئەشکەوتی سواران هەیە لەوێەوە بەردەکەیان داوەتە نەفەر بۆ نەفەری تاگەورە دەستی وەستای یان قاپەجێچێکی ویستووە کوورەکەی لەوێ بووە کوورەی جێچەکەی لەوێ نەفەر بۆ نەفەر داوێتی دەست داوێتە دەست یەک هەتا شوێنی قەڵاتەکەی لەوێ جێچەکەکەی وتە دەستی وەستایەکەی ئەو جا دوای قاپە بەتاڵەکە گەڕاوەتەوە هەر عینی بە نەفەران بڵێن 500 نەفەری ڕیز کردووە بۆیە ئەو هەبووە کەواتە ئەو گوندە بە ناوی ئەو کەسەیە قازبەجیان یعنی لە قازی بەگجیان بوویتە قازی بەجیان بەڵێ کە
کە ئەوەندە زۆردار بووە بڵین بە پیاوێکی وەک منی گوتووە حازی لەتیف من بە هەوەی خۆم گوتومە بەرێ قازی بەگجان فەرموو چت دەوێت ئەو هاو بووە یعنی هیچ شتێکی شە بۆ لێرە پشتی پێبەسی بەزیان ئەو چیایە هەبووە کە پشتی پێبەستا ماشەڵڵا هەتا چاو حکوم دەکا لێرانە زاڵە بەسەر ئەو منتیقەیدا بەڵێ شوێنێکی بەرز بوو بە هەموو وڵاتەکەیدا ڕۆنیوە بەهۆی ئەو بەرزیەوە ئەوە لێ حکومڕانی کردووە هیچ قەسر و شتیوالەی دروست کردی لێرە بەڵێ ئاسەواری ئێستاش ماوە قەسرەکە بەسەرێکدا ڕووخاوە بەسەرێکدا ڕووخاوە ئێستا بەس ئاسەوارەکەی ماوە بەس ئاسەواری ما ئارێوەڵە بەڵێ ئەوەی بە پێی معلوماتی جەنابەدەوە یعنی چەند دەبێ ئەو گوندە ئاوەدانە پێدەچی لە گوندەکانی کە زۆر کۆنتر بیتن بە حکمیەوەی و کابرا لێرە حکمی کردیا وەڵا لەوانەیە 300 ساڵ دەبێت 300 ساڵ زیاتر ساڵ زیاترە بەڵێ وەڵا لەبەرەوەی وەڵا 300 ساڵ زیاترە بەڵێ زیاتر ئەو گوندە پشتی بەچی بەستا بووە لە قەدیم لێرانە کە لەو دەشتەیە بەس پشتی بە ئاژەڵداری و بە فەلاحەت و ئەبوانە بەستاوە ئارێوەڵا گوندەچی ماشەڵا کەوتیتە سەرڕێگا ئەمە لە شعرەکەی ئاماژەشمان پێکرد پێ دەچی ئەو گوندە زۆر خەڵک هات بیت و لای دابیت و چکە سەرڕێ بووە خانەخوێی باشی لێ هەبووە ئێرانە بەڵێ ئیسانی دڵسافی لێ بووە پیاوێک بۆ ناوی شێخ کەریم بووە دیوەخانی هەبووە شێخ کەریمیش لەگەڵ شێخ مەحموودە شەلەی ئەو دیوەخانەیان بەسەر بردووە بۆ ئەو خەڵکەی نانی ئەو خەڵکەیان داوە کە هاتوون لێرانە ئەوەی کە کاروانچی بوو ئەو شتانە ئەدی لێرانە ینی چەند تیرەی لێ یان چەند بەرەبابی لێ لەو گوندەی سێ تیرەی لێیە سێ تیرەی لێ چێ و چێ وەڵانجا تیرەی ئێمە سەیدەکان ئەوە یەک و تیرەی ماڵی قادرشوانی هەیە ئەوە یەک و ئەوە دوو ماڵی حەسەن ئامانیش هەیە ئەو سێ تیرەی لێ ماڵی حەسەن ئامان حەسەن ئامان ئەو ئامانە لە چیوە هاتیە ئەو ئامانە بزانە کاتی خۆی زمانی تورکان زەفتی بووە ئەو پیاوە کە چوونەتە گوندێکی بڵین ئەو گوندە فیراری لێ بووە یان ئەوەی حکومەتی لێ بووە گرتویانە کوڕەکە داشی کوڕەکەی پیرێژنێک بووە گوتوێتی کورە حەسەن ئامان هاوارە ئەو کوڕی من هیچی لێ نەیە لەوەیەوە ناویان ناوە حەسەن ئامان هەست بە چی دەکەی لەنا ئەو خانیە قوڕەی کە هەر وەکو قەدیمیانی وەڵی هەست بە یادەوەریەکی زۆر زۆر خۆش دەکەم لەبەر ئەوەی کە من باب و باپیرم لە خانی قوڕدا بووە ئەمنش دەمەوێت وەک باب و باپیرم هەر لە خانی قوڕدا بم هەتا دەمرم لە هاویناندا فێنکە و لە زستاناندا گەرمەوە لە هاویناندا فێنکە و لە زستانانیشدا گەرمە ئەوە سۆبەی دارمان هەیە و خی گەورە سەرکەوتتان بکاتن خی گەورە بەردەوامتان کە خۆشحاڵ بوو یا خۆ بەخێر بێن سەر چاو بەڕێزان لێرە دەمانەوێت لەگەر پورە نەسرینی بدوین ماشەڵڵا لێرە لەو هەیوانۆکەی کە دارەی ڕایەریە و هەندێک پلێتی لەسرە و ئاگردان و سێر و دەستار و هەموو ئەو شتانە لێرانە کۆی کردیتەوە شوێنێکی فێنکە بابزانی لێرە ئەو هەر بەردەوامە ماشەڵڵا وەکو قەدیم لەسەر شێوازی قەدیمە باو زیاتر لۆمان ڕوون بکاتەوە دەیگوێنین سەلامی خوارد لێبی سەلامەت کارڕبی ئێستا ماشەڵڵا ئاگردانێکی جوان و شوێنێکی خۆش و ئەوە دیارە لێرە هەر بەردەوام بەس لۆ ناکردنیان لۆ شی و لێنانی بۆ شی و لێنانی بۆ چایە و بانە زوو ناین لێ دەکەین و هەموو بەیانیان وڵات زاروان بانە لێ دەکەین زیاتر لێرە ئەنگۆ دار بەڕووانە بەکاردێن چکە لە بەرەوەی ناوچەکەتان چیاتان لە پارە ئارێوڵە درەخت توشتی زۆرە بەڵێ ئیش و کارەکانی جارانتان چ بووە زیاتر یعنی کە ئێستاش هەر لەسەری بەردەوامن وڵای مێساژ لە سەری بەردەوام هەر وەکو ئارێوڵە بزنی دەدۆشین و مەڕی دەدۆشین و مانگای دەدۆشین و شیرەکە هەوێن دەکەین و دەیکەینە کەشک و دەیکەینە پەنیر و دەیکەینە ئەو شتانە هەر بۆ خۆمان بڵێنی فرۆشت نوشتینە بەرە ئەدی دەستارتان دانایە تەمەشام کرد دەستار دیارە ئیشی پێ دەکەن ئێستایان هەر مایتانە ئێستا ئیش پێ ناکەین ئیشی پێ بەس لۆ هەرتان گرتە ینی ئەگەری ئەوێ ڕۆژێک ئیشتان پێ دەبین ئیشمان پێی دەبێتەوە
قەت یعنی نایفۆتێنی هیچ بەڵێ ئەو خواردانت چ بوون قەدیم مەسەلەن بەدەستاری دەبووە لەیکەن و دەمای خۆ ئاش و شتیوالە نەبووە ناوڵە نەبووە جا بەدەستاری وڵا سارەکەمان کوڕاند و لێمان کردو بە دوسێ نەفەران و دەنا بە نەفەرێکی نەهاردرێ کۆ بووینەتەوە شێ و ئێبە بێژنجیماندا کردو و خواردومانە و دوایە ئەوە زیاتر بە تەنیا دەتان کرد دەستاریان ئەو ڕۆلۆنگۆیە دووز بێلۆ مارە فلانیا سێز بێلۆیەکی دیکەیە ئەو هالا بەدەستەوە دەمان کرد بەڵێ یعنی هەر ڕۆژێ لۆ ماڵە هەر ڕۆژە لە ماڵە چێرێوەڵە ئەدی جاران زۆر دەبینی تەمەشا دەکەیت دەستار هەموو مارەك نەیبوو یعنی بۆ نمونە چەند مارەکەیان بوو دەزات و دەگەڕای دەیانگۆ ئەرێ ئەو دەستارە لە چێ دەیانگۆ لە مارە فلانی دەچێ مارە فلانیش دەیانگۆ لە ماڵی فلانی بردی چ بێنینەوە دەگەڕان دەگەڕان لی دەستا دەمادیتەوە دەمان هێنایەوە پێمان لێ دەکردو کەواتە ئەگەر توش خاوەنی دەستارەکەی بایلوانەیە بە مانگە ئەو دەستارە مارێت زاریوە نەمان دەدیتەوە دەست بە دەست دەڕۆی ئارێوە دەست بە دەست دەڕۆی پرسیارمان دەکرد دەماگوول لە کوێ داگۆ لە فڵان مارکەس ئیشەکانی ئێستاتان سێ زیاتر لەو گوندەی وەڵایەن ئیشەکان ئێستامان ئەوە فەلاحەتیە و زۆی دەکەین و گەنمی دەکەین و نۆچی دەکەین و ئەوە شەمووی هەر لێران هەر بەدەستی دەیکەنەوەوانە تا ئێستا ئارێوە بەدەستی دەیک بەڵێ ئەدی ئەو لێرە مەسەن نانەکەتان نەنگۆنانی تیریە یان چنانەچی نانی تیری دەکەین نانی تیری زاریوە هەورامیش دەکەین نانی هەورامی شەر دەکەن بەڵێ ئەویش دەکەین هەر لە قەدیمەوە یان ئێستاوە ئەو لە قەدیمەوە دەما کرد ئێستاش دەکەین زۆر کەسەیە تەمەشا دەکەی لە ئێستادا ئەو ئافرەتانەی کە تازە دەگەنێ بە تایبەتی ئەو چیژ و کارانە لە زانست و زانیاری عیبیان هەموو تەڵەبەی کولیە و جامیعە و ئەوانن بەڵام لەو ئیشانە دەست و پێسپینە چیان پێدرێت وەڵڵا ئەنجامت چیان پێ بڵم نایکەن و دەڵێ ئێمە نازانین و ئەم دێ مەزبر بۆ خۆم بیکە ئارێەوە کەواتە لە ئیش و کارەکەی وەک پێویست نینە ناڵەوە پێویستنی هەر هەریش ناستن لە خەوێ بەڵێ زیاتر لێرانە ئەنگۆ ئێستاکە چ شتەکەی ینی بەوەکو ئافرەتان بەیەکەوە بچن ئیشەکان بکەن یعنی حیواندۆشین و ئانەش هەر ئەوە دەکەن بە هەرە وەزدەی ناوڵار بۆ خۆمان هەر بۆ خۆتان چکە زۆر نەبی لەوانەیە ناوڵار بۆ خۆم دەی دۆشم و کەسمام نایە ئەدی ئەو خواردنە کوردەواریانەی مام حاجی کە زۆر عەزی لێیە چییە زۆر وەڵڵا ئەنجا بە زۆری حەزی لە شۆربە ساری و حەزی لە دۆینێ و حەزی لە ئەو عشتانە لە مارە کێشەی بۆ دروست ناکەن مندارەکان برن ئەوەند ئەوەی دەخۆین ئەوەی ناخۆین مەسەلەن وانینەوە وانی ناوڵە خواڵمانی خوا سەرکەوتوتان کە ئینشاءالله خۆشەویستانی هەوارگە دۆستان دیارە ئێستا ئەمە لێرە لە ژێر سێبەری ئەو دارەی ڕاوەستاینە ئەو دارە داربەڕوو نییە دیارە ئەوە دارەبەنی پێدەرێن و هەم دار قەزوانیشی پێدەرێن هەردووچی پێدەرێن هەم قەزوانی دەگریتێن هەم بنێشتیش دەرەکاتن لێرانە ئەمە لەگەر کاک عوسمانی دەدوێن کە عوسمان دیارە هەم قەزوانی دەکات و دەهۆنتەوە و هەم بنیشتیش دروست دەکاتن با بزانین ئەو پیشەش کوردەواریە هەر لە کۆنەوە باو باپیرانمان بەشەکیان خەڵکێک هەستە بژێوی ژیانی خۆی پێدا کردیا زمانی خۆی لەوانەیە جگە لە بنیشتولانە لە بۆ دەرمانیش بەکارهاتبی لە کوردەواریدا لێ دەمانەوێت لەگەر کا عوسمانی بدوێن زیاتر زانیاریمان پێ بدا کا عوسمان سەلامی خوا لێبی سلام ڕەحمەت الله وبەرەکات خوا سەلامەتکار بی ئەو دارە ماشەڵڵا ئێستا کە لەبەری دانی ڕاوەستاینە دارەی زۆر گەورە نییە گچکەیە بەس گچکەیە بەڵێ ئەتوو لە چ کاتەی مەسەلەن دەچی قەزوانی دەکەی ویان لە چ کاتەی بنێشتی دەکەی لە مانجی حەوت من دەست پێ دەکەم لە مانجی حەولۆ قەزوانی بۆ قەزوانش و بۆ تاالە بنێشتەکەش هەردوو لێ کات هەردوو لێ کاتیدا من داکەم قەزوانەکان چ لێ دەکەی قەزوانەکان بەڵخکەوە هەمووی هەبڵق دەکەم بەنی نوێشی ڕۆژێ هەتا ئێوارێ لەوێ 500 دانەقلی هەبڵقکەم ئەو هێشوانە
ئەو هێشتا قەزوانە ئەوانە یعنی ئێستا ئەوانە هەمووی ئەوها بە نوێشی قەلقل هەتا ئێوارێ 500 قلی هەبڵا دەکەم هەر ئەوها بە نوێش بە زەوهالی ناکەیەوە ئەوالی ناکەمەوە هەر بە برچێوە هەر بە برشەوە دەبێ لەن ئەوالی ناکەمەوە بڵێ ئێستا بەدەستی ئەوالی بکەم بەس بە بڕکێەوە ئەوالی دەکەم هەبڵقی دەکەم هەموو قەلقل هەتا ئێوارێ 500 دانە قلی من هەبڵق دەکەم بەڵێ ئەگەر هەبڵەقینەکەی چییە؟ ئەگە هەبڵقینەکەی جوان دەرناچێت لێشکێوە سپی دەدەچێت ئەدیلۆ تەزبێع زۆربەی 101 دنکە بەس قەزوان جیاوازە خۆی جیا کردیتەوە آخر تەزبێع دەبێت 200 قل بێت 250 هەیە 260 هەیە 280 هەیە تەزبێع هەیە هەیە کابرا هەیە پێی خۆشە درێژتر بێ پێی خۆشە کەم کورتتر بێ ئەدێ گەردەمەسن ناوە دنکە خوارە ئەوە دەیقرتێن و دەیقەتێنی ئەوە کەشی لەگە ڕاز دەبێتەوە ڕاست دەبێتەوە بەچ تەزبێع بەچی تەزبێعی قەزوان بەچ زۆر تێکەچی یعنی ئێستاەوە تەزبێع قەزوانە ئەمن چۆن پارێزگاری لێ بکەم بەچ بزانم کە تێکەچیتن بە ئاوی تێگەچ بە ئاوی تێکەچی ئەدێگەر بینە سەر بنیشتەکەی بنێشت بنێشتەکەیت لە چ کاتی ئێستا عینی گۆتە قەزوانیش و بنیشتەکەی لە ئێستادا چیدارەکەی کەل دەکەن دارەکەی کەل دەکەین کەلما کرد پێشەوەی کەلیکەین خوڕەکەی دەترشێن 3 ڕۆژانە ناو خوێ و کایدا دەترشێن هەفتێک ئەجا دو ئەو هەفتەی دەچین خوڕەکەش دەبین لەگە خۆمان دارەکەما کەل کرد خۆتیلەکەی بۆ دەکەین بە دارەکەی دەنووسێنین ئەجا پاش ئەو هەفتەی 2 هەفتێکە دێوەکنی ئەوە تاڵە بنیشتەکە بۆ خۆی هاتوتە ناوی ئەودا بە کەوچێکی خاوێن لە شوشەی دەکەی ئەگە کوێلکەدارێک شتێکی کەوتە ناوێ دەتوانین ئەنشت بە هێرشی داکەیەوە بە خاوێنی بێتە ناو شوشەکەیەوە هەم بۆ دەرمانی ماعیدەی هەم بۆ برینی بۆ هەموو شتی دەبێت یعنی ئەو کاتێک کە دەری دەکات دەتوانێت هابی خۆی فڕیکەی زۆر احتیاجی بە کەوچی لەوێ بەس دەبێت کەوچکەی بەڕۆنکەی وابێت دمولست نەگرێ یانکسەر حەوادا بڕواتە خوارێ و دمولست نەگرێ ڕاست بۆ ناو ماعیدەت دەڕوە بۆچی باشەوە بۆ ماعیدەی باش ماعیدەت بریندار بێ بیخۆ یەک کەوچی خۆس بێنیان لە خوێنی لە دکتۆری گەلێگە لە چاترە ئەدی بۆ نمونە ئێستا هەموو قوڕێک دەبی هەموو قوڕێک دەبی مەسەن ئێستا لێرە ئەو خۆری بکەمە قوڕ و لێرە لەو دارەی ناوەدا بەس گلی سوور دەبێت گلی سوور دەبێت دای بێژی جوان بیترشێنی ئەوجا قۆتیلەکەی بۆ بکەی داری وا هەیە تەمەشا دەکەم زۆر برینداری دەکەن داری وا هەیە هەر چار دەورەیان بریندار کردیە گوناح نییە دارەکەشی شک نابێەوە بەرەوە هاویشی دەبێت بەس دەبێت ناوە برین هینەکان قۆتیلەکان لێک دوور بن تۆزێک لەگە بریندارت کرد ئەوە دە لێک نێزیینە بن هەموو تێکار بنەوە ناویە قۆتیلەکان هەم بە جودا بن ئەگەر دوایی لێت کردەوە ئەو برینانە قەپات دەکەن یان قەپات یەکەی بەخڕەکەیەوە پنج ئەها دەستی شپێدا دێنی وەخۆی سەلامەتە دەستت خۆش بی زۆر سپاس دەکەین لە ئەو زانیاریانە بەڵێ بەڕێزان دیارە دارەبەن هەرزگە لەوەشدارەی زۆر ڕقە و لە هەموو کەلێنە یان لە بن بەردان دێ ئاوە لە بن بەردەچاتە یان لە کەلێنە شاخان دێ بەردی دەتەقێنیتن ینی ئەوەندە بەهێزە بڕاتە بیجاری وا هەبووە لە دەرەزە شاخیاتە شاخەکەی لێک گەورە کردیە دارەچی زۆر کۆڵنەدەرە دارەچی زۆر پتەوە دارەچی زۆر ڕقە هەتا لە بڕینی لە کاتێک بە تایبەتی ئەو کاتێک کە هیچ دەبی ئەگەری هەیە دەمی تەورداسی یاخود بیوری بپەڕێنیتن یعنی ئەوەندە قەیمە خۆشەویستان لێرە لەگەر کاگەمەلا عەزیزی دەدوێن دەربارەی مزگەوت و ڕۆڵی مزگەوت یاخۆت پیاوە ئاینیەکان کە لێرانە بووینە بە تایبەتی ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە قەدیمدا حوجرەیان هەبووە ئەمە دەزانین ینی گوند ئەگەر 3 مار بووبی ئەگەر مزگەوتشی پێ دروست نەکرابی ینی وەکو برێ خانیەکی بە قوڕی دروست کردی و کاریتی هاویشتە سەرێ کردیت مزگەوت و عیبادەتەکانی خۆیان تێدا کردیە زەلوێ دەمانوێت لێرە لەگەر بەڕێزیان بدوێن دەربارەی مامۆستایان و دەربارەی مزگەوت کە بۆ خۆشی یەکێک بۆ لەو فەقەیانە سلام علیکم سلام ڕحمەت الله بەخێر بێت خوا سەلامەت کە عەرەبی مامۆستا گیان ماشەڵا مزگەوتێکی باشتان هەیە الحەمدوللیلا خەڵکێکی دیندارن لێرانە با بزانین لە ساڵی چەندەوە یعنی ئەو مزگەوتتان بۆ دروست کراوە مەرج نییە ئەو مزگەوتە
یعنی کە مزگەوتتان هەبووە کەمزگەوتمان بەڵێ بەڵێ ئێمە هەر لە کەون و کائیناتەوە لە ساڵی 50 هەر لە قەدیمەوە مزگەوتمان هەبووە لە قەدیمەوە وە گوندێک بووە ئەوە هەم بە ناوی شێخەدێم منشورەوە هەم بە دینداریەوە وابەستە بوونە لە قەدیمەوە ئەو مامۆستا بەڕێزانەی کە پێشتر مەسەلەن دەرسیان گۆتیتەوە یاخود لێرە بووینە و جودیان هەبووە چێ بووینە ئەو مامۆستا بەڕێزانەی ئەوانەی کە من بەبیرم دێبووان کرد مامۆستا مەلا مستەفا بە ڕەحمەت بێن نەماوە ئەو ماوەیەکی زۆر لێرە بووە و ئیمام و خەتیبی ئەم گوندی قازبەجیان بووە لە دوایوی مامۆستا مەلا محەممەدی سەرڕەش هاتووە کە خۆشناو بووە مەلایەکی زۆر بە قووت بووە و عالم بووە ئەو مامۆستا مەلا محەممەدا کوڕەچێ بوونای مامۆستا مەلا عەبدوڕەحمان بوو بەس مامۆستا مەلا محەممەد زۆر دەوری هەبوو لە کێشەی کۆمەڵایەتی و لە شەرعی هەموو دەوروبەری گوندەکان داهاتنە لایوی هەر کێشێکی شەرعیە هەبوایە لایویان حەل دەکرد بەڵێ ئەو باست کردیانی ئەوانە فەقیان هەبووە حجریان هەبووە کە فەقێ و بەردەوام فەقیان هەبی دەرسیان پێ بەڵێ بەردەوام من بۆ خۆم یەکێک بووم لەو فەقیانە کە لای مامۆستا مەلا محەممەد و مامۆستا مەلا محەممەدی سەرڕەش خوێندمە و لای مەلا عەبدوڕەحمانی کوڕی و فەقی کەشی زۆر هەبووە بە ڕەحمەت بێن نەماوە مەلا باوەدین مەلا کەریم ئێستا دوکانی هەیە لە کۆیە هەم ئەو مامۆستا مەلا محەممەد کە من ئێستا بە وەکالەت لە جێوی ئەم قسانە دەکەم بۆ خۆی زەنابی لێرە نیە لە سەفەرە و لە هەولێرەیە ئەمیش هەر لێرە لە لای مامۆستا مەلا محەممەد خوێندوێتی و پەروەردەبووە چەند فەقی کەشی هەبوو کە ئێستا هەملای مەلا و ئیمام و خەتیبن بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتەکەیەوە لێرانە مامۆستایان ڕۆڵی کاران هەبوو لە ڕووی کۆمەڵایەتەکەیەوە مامۆستایان زۆر دەوری باڵایان هەبووە زۆر کێشەی کۆمەڵایەتی و هەموو کێشەکان مامۆستا پێڕاگەیون و کێشیان حەل کردووە و هەم لە ڕووی لە ساڵەکانی کە حکوومەت و دەهات و کە قووەت دەهات و بە حکومەوەی کە خەڵک کەمتر عارەبی دەزانی ئەو کات بانجی مامۆستایان دەکرد و هەم مامۆستا پێشەنگ بوو و قسەی لەگەڵ ئەم بەرپرس و زابط و وەزعانە دەکرد وەزعەکانی هێدی دەکردەوە و هەم زمانەکەشی باشتر بوو بۆ خەڵکەکەی ینی ئەگە مامۆستا لێوێ بە خەڵک دڵخۆشتر بوو ینی خەڵک دیگوت ئەوە هەملای مامۆستا لێرەیە و تووشی هیچ مەشاکیلێک و گرتن و وەزعیشی نابیت کەواتە ئەو گوندا هەر لە دێر زەمانەوە یعنی پابندۆ بە دین و بە مزگەوت و بەو کارە کۆمەڵایەتیانەی کە لە قەدیمەوە هاتیە هەر ئەم گوندەی ئێمە لە قەدیمەوە وابەستە و ئەوە بۆ بە مزگەوت و بە فەقێ و بە مەلا و ینی زۆر هەم خەڵکەکەشیان کە هەن چەند کەسی ناوداری تێدا بووە زۆربەی مەشاکیلەکانی ئەم منتیقەی ئەم خەڵکانەی ئەم گوندی قازبەجان کە خەڵکی کەسایەتی بە قووەتی تێدا بۆ حەلی کردووە زۆر سپاسە دەکەین کاک مەلا عەزیز خوا پاداشی داتەوە ئەزمەعی نێمەش خۆشحاڵین ئەوڕۆ کە ئێوە بە خزمەت ئێوە گەشتین و هەم ئەمن وەکو مامۆستا ئەوڕۆ لێرە نیە و من لە باتی مامۆستا ئەو قسانم کرد و بیلا مامۆستا مەلا محەممەد حزوری لێرە بووە لەم وەزای بەڵام بەداخەوەڕۆ سەفەری کردیارە ئیشەکەی وابووە و عزری هەبوو ئەمەش پێمان خۆش بوو کە مامۆستا جەنابی لێرە هەر لێرەوە سڵاو ڕێزمان لۆی هەیە دیارە قەدەری خوای هەروە بووە دەمەوێ لێرە لەگەر کاگ محەممەدی بدوین دیارە کاگ محەممەد لێرە کەسێکی دیار و کەسایەتی ئەو دەڤەرەیە بە تایبەتی گوندی قازبەجان ئەو دەستی زۆری هەبوو ماشەڵڵا لە سولع و سەلاعات و خەڵکی شەهەدی زۆریان بۆدا و هەم لەگەرەوەشدا بەردەوامە لە کاری فەلاحەتی و ڕەز و باغداری چکە لە پێشاندا خەڵکی لێرانە ئەوەی کە ئێستا دەیبینن هەنار و هەنجیر و ئەو بابەتانە نەبووە لە دەشتی کوێ بە تایبەتی لەو گوندەی زیاتر هەر خەریکی گەنم و جۆ و حیوانداری بووینە لێ دەمانەوێت لێرە لەگەر کاک محەممەدی بدوێن دەربارەی ئەو فەلاحەتەی کە هەبووە لە پێشان و لە ئێستاشدا
سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. کاک محەممەد ئێستا تەمەشا دەکەم ئەو هەنارەی کە ئێستا چاندیتتان لێرانە لە پێشتردا نەبووە هۆکارەکەی چی بووە لەبەر چ نەبووە ئایا پێتان وا بووە کە نابی یان پێتان وا بووە کارگەنم و جۆیەکە کردنی باشترە لەوانە؟ السبب الرئيسي كنبوة يكم زار لبا ئاژەڵداری بە ئاژەڵداریەوە گرفتار بوون تەواوی ئەو گوندەی لە ڕووی ئاژەڵداریەوە بەردەوام بوو. بەڵام بەم ساڵانەی دواتر کە بیرشتیوات دەرس و بۆمان کرا هەر کەسە و بیرێژیدا بۆ خۆی باغچی بنیادنا لەوەوە دروست بوو. کەواتە تەمەنی کەمە باغەکەتان لە دوای 2000کان دەستمان پێکردووە. لە دوای 2000کەدا نەجاحەتی هینە لێرە لە بەهۆی گەرمی زیاتر پلەی گەرمی زۆرتر نا دەتوانم بڵێم وەکو منتیقەی هەڵەبجە و شارە زۆر نییە بەڵام باشیشە باشە. بەڵێ ئەو زیاتر پێشتر ئەنگۆ لێرانە ئەو گوندە بەعامی ینی حیوانیان هەبووە بە مێگەل هەیان بووە هەموو ماڵک هەی بووە کەم ماڵ هەیە لەسی سەر کەمتری هەبوو بێ کەم ماڵ هەبووە یعنی عەدەدی لە پشتی سەرەوە هەی بووە لە پشتی سەرەوە ژیانیان لەسەر ئاژەڵداری و فەلاحەت بوو. بەس لە ئێستادا کەم بووە ئێستا کەم بووە 3-4 ماڵ دەتوان بڵم هەیەە بەڵام ئەوەی کەشمە بۆ خۆی مانگایەک ڕدەگرێت 2 مانگا ڕدەگرێت بۆ ژیانی ماڵە خۆی احتیاجی. لەو کاتانەی کە مەسەلم بۆ نمونە ئەو ڕژێمە یەک لە دوای یەکانە داهات بۆنگۆ کێشە نەدەبوو مەسەن بەح بۆ حیوانێ و نەتان دەتوانی ئەو حیوانەی جێی بکەنەوە یاخود بۆ خۆتان بڕۆن یان حیوانتان لێ نەبردرا ئەوها لە هەشتاوە هەتا هەشتا بەردەوام لە کێشەدا بووی بەردەوام لەگەڕ ژێن بە ئەزبڵێ کێشەکانتان زیاتر بە تۆ باران بوو تیارە دەهات مەسەرەن ناو بەناو هجومی جێشی دەکرا هەر ئێرە 3000 سوتا هەتا هەشتا 3000 ئەو گوندە هەتا هەشتا سوتاندرا ئەدی ئەو کاتانە مەسن ئێرە ئەنگۆ شاختان هەبوو ینی زیاتر لێرانە زیاتر پەناتان دەبردا و شاخەکان یاخۆت هەر دەمانەوە لە ناو گوندی بە پێی شێوازی هجومەکە بوو کە زانیاریمان وەردەگرت هجومەکە بەرەو کوێ دەچێ ئەگەر بمانزانی بە لە شاخ زەفەرمان پێدەوە بۆ دەشت دەڕۆشتی ئەگەر زیاتر دەشتی بگرت بۆ شاخ دەڕۆشتی ینی معلوماتان وەردەگرت معلوماتمان وەردەگرت ئەنجا ڕامان دەکرد لە شوێنی ئەوەندی کە پێمان بکرای مقاومەمان دەکرد کە لە قوتماندانەما بە بەش پەناوان دەبردە بەر شوێنە. بەێ ئەدی لە مەسلەی گەنم و جۆوانە لێرە ئێستا شەر بەردەوامە زیاتر لە پێشاندا چستان دەچان زۆرە گەن وەک پێشان نییە هەر بڵند دەتوانم 10 کەس 15 کەس فەراحەتی باش دەکە لەو گوندەی ئەوی کە نایکە لە شاردا دەنیشێ و زۆربەی زۆری پشت بە معاشەکەی دەبستی. جەنابێت لە ڕووی کێشە کۆمەڵایەتەکان بەشداری زۆرت کردیا. بەڵێ ئێستا کێشە و مەشاکل زیاترە یان ئەو کاتەی پێشتر کێشە و مەشاکل ئێستا زیاتر زەق دەکرێتەوە ئەو دەمی دوو پیا و ماقۆڵ قسەی دەکرد کێشەکە کۆتایی پێداهات ئێستا درێژە دەچێشێ هۆکارەکەی تەمەنەکە و لە ڕێی زیاتر خەڵک پشت بە و شتە جیهانیانە دەبەستێ وەکو کورد فکر ناکاتەوە وەکو ئەزنەبێک فکر دەکاتەوە پێی وایە کەس بۆ کەس مشکلەی نییە ینی عشایریتی ئەو لە ڕێی ئەو ئەستا دروست بووە ڕحمی کەم کردوێتەوە. بەڵێ خی گەورە هەر بەردەوام تامکاری ئینشاءالله و برایەتی و تەباییە بەڵام بۆیە پرسیارانەمان لێکردی کە جەنابەت ئاگدارین لە گوندەکانی دەوروبەر ئەتو ڕۆڵت هەبووە لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان ئەوەندی پێمان بگرە پشت بەخوای درەخی ناکەن ئینشاءالله و ئێستا شەر بەردەوامی لە ئازال حتا بتوانین خوا سەرکەوتتان کای ئینشاءالله. ئەمەدی سوپاس زۆر مەمنون. خۆشەویستان لێرە لەگەر مامۆستا کاوەی دەدوێن نازانم نە بە مامۆستا بانجیکەی نە بە ئەنجومەنی گوندی چکە هەردووکە وەکو برەی دوو کاری بەدەستە هەردووک لێک جیاوازن یەکیانەوە تەڵەبەکان فێرە پەروەردە دەکاتن و یەکەیان خزمەتی خەڵکی گوندەکەی دەکاتن لێرەمە دەپرسین لە هەردوو بابەت پرسیاری لێ دەکەین. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته بخير بين. ما شاء الله مامۆستا کاوە جەنابەت هەم مامۆستای و هەم ئەنجومەنی گوندیشی. بەڵێ. جا لە کوردەواری زۆر جارگوتیان کاکە دوو گوندۆرە بەدەستەکی هەر ناگیرێ بەس بزام ئەتۆ ئەو دوو گوندۆرەت کو بەدەستەکی هەرگرتیا. سەرەتا
بە ناوی خۆم و دانیشتوانی گوندی قازبژانەوە بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەیام و بەرنامەی هەوارگەی کوردەواری دەکەم بۆ بەسەرکردنەوەی گوندەکەمان و زۆر بەخێرێن سەر چاومان سەلامەتکە بۆ وەڵامی پرسیارەکەت دەکرێت من بەڵێنم داوە تا ئەوەندێک کە لە توانامدا هەبێت لە هەر بوارێک بێت لەو بوارانەوە زیاتریش بێت ئەوەندێک کە لە توانامدا بێت بتوانم خزمەتی دانیشتوانی گوندی قازبجان بکەم بە تایبەتی و هەروەها دانیشتوانی سنوورەکەش بکەم ئەوەندێک کە لە توانامدا هەبێت بۆیە دەکرێت بە جۆرەی توانە بە جۆرەیە کە خوای گەورە مەجالت پێ بدا بتوانێت خزمەت بکەی لە خزمەتکردن درێغی نەکەی ئەوەندێک کە لە توانادا هەبێت شتێکی چاکە بەێ زۆر جاران کابرا گەر بۆ نمونە کێشەیەکی هەبیتن یاخۆت پێویستی بە قوتابخانەبی بە خزمەت گوزاری بی دێن داوا لە ئەنجومەن دەکەن جا جەنابەت مامۆستای و ئەگەر قوتابیەکان و خەڵکی ئاوایی دەبی بێن ڕوو لە جەنابەت بکەن دەبێت خۆتی لۆ ئاما دەکەی بەڵێ هەموو کاتێک دەبێت هەموو مرۆڤێک لە ژیانی خۆیدا دەبێت پلانێکی هەبێت بۆ کاری ڕۆژانەی بەرنامە و پلان و ئامادەکارێکی بکە بۆی بتوانێت ئەو چالاکی ئەو ڕۆژەی ئەو کار و چالاچوانی کە ئەو ڕۆژەی کە بەرنامە و پلانی بۆدانە بتوانێت جێبەجێکات بە جۆری ئەو پلانەی ئەوەندەی کە خوای گەورە بە قسمەتی بکە بتوانیت جێبەجێ بکەیت. بەڵێ لێرە لە چەندەوە قوتابخانە بوونی هەیە لەو گوندەی لە خوێندن لەم گوندەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی لەکە لە حوزرەی مزگەوتەکانەوە دەست پێکرد بە حکمی ئەوەی کە ئەم گوندە گوندی قازبەجان کۆمەڵێک مەلای زۆر باش لەم گوندەی هەبوون و یەکی چەند ساڵێک لێرە ماونەتەوە لەو کاتوێ دەست پێکردە بەڵام خوێندنی مەکتەب خوێندنگە و قوتابخانە لە ساڵی 1960ەکانەوە دەست پێ دەکات کە کۆمەڵێک لاوی ئێرەکانە بە پێیان لە گوندی قازبجانەوە دەچن بۆ خراپە کە نەحی ئاشتی ئێستاە لەوێ درێژە بە خوێندنی خۆیان دەدەن بەڵام ئەوانە ژمارەیان چەند کەسێکن بەڵام خوێندنە سەرچێکە لە ساڵی 1970ەوە دەست پێ دەکات کە لێرە کە لە گوندی قازبجان بەڵێ کە یەکەم جار بینا دروستکرا بۆ خوێندنگەی بە ناوی خوێندنگەیەوە بینا لە ساڵی 1970 کە حکومت ئەو کاتێ هەندێک دەرگا و پەنجەرە و داری دەدا بەڵام باوکی منیش بە ڕەحمەت بێ هەستا بە دروستکردنی بینای خوێندنگاکەی لەم گوندە بەکاری تەودار و ئانا بە ئەو کاتی بەدار و بەدار بوو برسی بوو لە دوو پۆل لەگەڵ هۆڵێک دوو پۆل و هۆڵێک بوو سەرەتای ساڵی 1970 حول لە هاوینەکەی دروست کرا لەوێوە بووە سەرەتایەک و بناغەیەک بۆ دەستپێکردنی دروستکردنی بینای خوێندنگا و خوێندن دەستپێکردنی خوێندن لەم گوندەی بۆیە دواتر کە لە ساڵی بڵێن ئەمە لە ناو گوندەکەی بەڵام پێشتری لە ساڵی 75 ساڵی 1975 کۆمەڵێک خوێندکاری ئەم گوندەی کە ژماریان 36 خوێندکار بوو چوینە گوندی شیوەشان کە ئەو کاتەی بینای خوێندنگە و مامۆستای زۆر باش و دڵسۆز لە گوندی شیوەشان هەبوو ئێمە لێرەوە بە پێیان هاتوچۆمان دەکرد بۆ گوندی شیوەشان کە لەوێ لە ساڵی 75 دەستمان بە خوێندنە کرد بۆ یەکەمدا بەڕێژەیەکی زۆر لە خوێندکارەکان لەوێ دەستمان بە خوێندن کرد. جەنابەت یەکێک بووی لەو قوتابیانە کا دەچویلەوە بۆ بەڵێ من یەکێک بووم لەو خوێندکارانەی کە هاتوچۆی گوندی شیوەشان کرد بۆ ماوەی 6 ساڵ بۆ ماوەی 6 ساڵ تا لە پۆل یەک تا پۆلی 6 بەڵام لە دوای ئەوەی کە لە ساڵ 1970 بینای قوتابخانە لێرە کرایەوە وە لێ دەست کرا بە خوێندن ئەمە بەردەوام تا ساڵەکانی 1982 دوای حکومەت ئەم خوێندنگانەی لێرە کێشایەوە کە کێشایە ئەو کاتەی بردیە چێ هەر سەحبی کردەوە خوێندن لە لادەکان نەما بۆ ناوچەیەکی بڵێن مەحزور ئیداری وەکو ناوچەیەکی وای لێ هات ئەنج ئەو کاتێش شۆڕش مامۆستا و خوێندنگای لەم قوتابخانەیە دەست پێ کرد بە ناوی مامۆستایانی شۆڕش و خوێندنگای شۆڕ لێرەکان تا ئەنفالەکەی بەردەوام بوو بەڵێ دانیشتوانی ئەو گوندەی چەند دەبنیانی دانیشتوان نزیکەی 45 ماڵ 45 ماڵێک دەبێت بە بەردەوام ئەوەندە بووینیان کەمتر زۆرتری بە کەم و زیاتر دەکات بە تایبەتی لە هەندێک وەرزدا بە تایبەتی هاوینان لەوانەیە بۆ کار و کاسبی و ژیانی فەلاحەتی هەندێک لە ماڵەکان دەگەڕ بەڵام ژماریان کەمە دوایش دەستنەوە شارەکان و ئیتر بە ڕێژەکەی بە چەسپایی لە دەروبەری 35 ماڵیە. بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستاکاوە زۆر بەخێر بێن سەر چاوم بەرپرس و ئەنجومەنی ئەو گوندەی دەستخۆشی زۆر بەخێر بێن سەر چاومان زۆر بەخێر بێن.
بەڕێزان دەمانەوێت لێرە لەگەر وەستا ڕەوفی بدوێن. وەستا ڕەوف خەرچی ئەو گوندێ و لێرە لەدایک بووە، بەڵام دەستی کارامای هەبووە لە دروستکردنی ئەو هەموو دیوارانەی کە دەبینی ئێستا ڕووخاینە و ئەوانەی کە ئێستا دروست کراینە. دەکرێ برێم زۆرینەی زۆری دیوارەکانی ئەو گوندەی خەڵکی ئاوایی وەستا ڕەوف کردیتی. وەستاش عادەتەن دایمەن وەستا زۆرن هەیە لە ئاوایی لە جێ دیکە، وەستا هەیە ناوبانجی دەردەکات بە دیوار ڕووخای، هەروە دەکات دیوارە چقیت دەکاتەوە تا دەستە لایەکەیت کە دەڕوخێ. بابزانی وەستا ڕەوف یەکێک بە لەو وەستانەیە، وەستایەکی زۆر کارامە بوو، دیوارەکەی زۆر قەیم و پتە بووە، یان ڕوودا و بەسەرات یان شێوازی دیوارکردنەکان لە دەشتێ، مەسەلەن بۆ نمونە دەشتی هەولێر، دەشتی کۆی و خوارتر لەوانەیە بە بەردی نەبی بە خشتی بی، بەڵام ئێرە لە بەرەوەی پارچایە ینی زیاتر بە بەردی دەبینی هەمووی کەڵەکەیە. بە سەرەتا دەمەوێت لەوەی دەست پێ بکەم لە وەستا ڕەوفی، تەمەشا دەکەم هەر تا دەستە سەر شاخی هەر چینچینی دیوارە، بزانم هۆکارەکەی چیە، خەڵکێکی دیکە بووینیانە، خەڵکی ئەو ئاوایی بووینە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. بخير بين زور بخير سلامتك يا ربي. بخيراتني كنارەکەتان دەکەم، خۆشحاڵ بووم بە هاتنتان، یاخوا بەخێرن. سپاس. وەستا ڕەوف بڵێ تەماشا دەکەی تا چاو حکم دەکا کەڵەکە بەردی دەبینی لۆ سەرچیایی هۆکارەکەی چی بووە؟ قۆنا خاتە خوارێ. بڵێ ئەوە سەرەتا ئەم گوندە لە قازوەی سەرێ بووە، ئەنی ئەوێ کانیاوی لێ و قەبرستانی لێ و مزگەوتی لێ و ئاسەواری لێیە. ئەلێوێکانە سەرەتا لە زمانی خۆی قەدیم بەهۆی زروفی ئەوە لە دەشتەکەی نەحەوانێتەوە، بۆ هۆی حرس قەومی، بۆ هۆی دز و جەردە لەوێ یەکتریان گرتووە، لەوێ گوندەکە لەوێ بووە، کارەزاوی لێ بووە و کە لەوێکانە ئیدارەیان کردۆ فەلاحەتیش ئەو دەمە چ هەبووە چ نەبووە لەوێ کردویانە هەر لەسەر چیا. دوایی هاتوونەتە خوارێ قۆناغێشکە، هاتوونەتە بەردە زۆڵا ناوەتە لەو گەریەیە بەردە زۆڵا، لەوێژ ئاسار و کەیر و خانوشتی لێیە، لەوانەیە سەدێک لەوێ بوون، سەدێک لەوێ بوون. دوایی لە دواوەی ئەوێش ماری زۆر بوو، مار ئەو بەردە زۆڵایە ماری زۆر بوو، هەستاون گوندەکەیان هیناوەتە کەیلان، ئەوەتە کەیلان ئەلەوەیە پژماری لە تیپی ئەلەوێ، لەوێش سەدێک لەوێ بوون یان 50 ساڵ لەوێ بوون. ئەو جا دوایی وردە فەلاحەتیشتیان کردو لەو پێدەشت و ئەوەی، ئەو جا دوایی هاتوونەتە ئێرە، ئەم ئێرە قازبرجانی چوارەمە ئێرە، ئەوە بڵێ یەکەم و دووەم سێەم، ئێرە چوارەمە. ئەلێرەش ئەو خانوانەیان کردووە و بەبیرم دی ئەمانە کراون لێرە بووین و تقریبا 80 مار بوو، خانوەکان بە قوڕبەردی کراوە، بە خشتی کراوە و بە بەردی کراوە و بە داری کراوە و لە دوایتر ئێستا گەیشتینە خوارد. ئێستا قۆناغی پێنجەم وا لەسەر باسکین لەوێ خانومان کردووە بە شێوازی مهندسی، ینی سورپەی ئاقاری، زۆری سورپەی ئاقاری پێوەرگرتووە و زۆری بۆ خۆی کردوێتی و بەڵێ. وەستا ڕەوف جەنابەت دەرێن وەستای زۆربەی دیوارەکان جەنابەت کردیتێت. بەڵێ وەستایەکی چۆن بوویت، یعنی ئەوەی کە خەڵک من قسەکەم لە خەڵکی وەرگرتیە، بەڵێ دەزانم یعنی تا حدەچی، بەڵام پێم خۆشە لە زاری خۆت وەستایەکی باشبی ڕۆژانە دیوارت دەڕوخایان مەزبوط بووە. وەڵی من دیوارم کردووە بە شەرتی ئەوەی کە بە هیچ جۆرێکی نەڕوخێ، بڕخە بۆ خۆم بەرپرسیار بووم. یعنی وەستا هەبووە ینی دیواری پابڕوخ زۆر هەبووە، دیواری کردووە و سبەینە ڕەشەباشی بە قەوت لێداوە ڕووخاوە، ئەوەش هەیە، ئەوەشە بووە. ئارێ بەس وەڵایی لە ئێمن پێم شک ڕووی نەداوە، ڕووی نەداوە. زۆربەی دیوار و خانیەکان جەنابەت کردیتت زۆری قەت وا بۆ مەسەن کابرا بێ پەلەپەلیت لێ بکاتن، ئەو برێ وەستا ڕەوف لۆ من وەرە، ئەو برێ وەستا ڕەوف حاجی محەممەد برێ وەستا ڕەوف، ئەتوش نەتوانی یعنی خۆ بە چەندان ڕار هەبوو ڕارەوەسان لەسەر یەک، بۆ نمونە دەمگوت کاکە 4 ڕۆژکە بۆ تو دێم سێکە بۆ توێم هەبوو ڕارەوەستا هەش بوو ڕانە لەوەستا وەسایشکە دەینا، یعنی ئەوەش هەبوو. بەڵام من ئیشەکە خۆی بوو، ئێواران سعات و نیوە سعاتێک سعات نیوەیان زیاد پێ دەکردم بەرا خزمەتیەوە و قەیدە ناکاتێک گۆرە خزمن و هەموو ڕۆژەوە ئیشتی و بەس کابرەکەتەوە دروستی دەکرێت هەر ئەو ڕۆژە بووی ئەو بۆی هەر ئەو ڕۆژە بوو، بۆی نوێ بوو، بەس بۆ من هەموو ڕۆژێ بوو، ئەنی ئەوار کەمە لەسەر بوو سعات و نیوە 2 سعات زیاد ئیزافەم دەکرێت خزمەتیە کاکە قەیدە ناکە.
بەڕێزان یەکێک لە کارە کوردەواریەکان یاخود ئیشوکارەکانی ئافرەتان کە لە قەدیمەوە تاوەکو ئێستاژما ئەوێش ساوار کوراندن بووە. دیارە ساوار کوراندن و کوتاندنی بەدوادا دەهات و ئەوە کۆمەرێک ئیشی دیکەی بەدوادا دەهات ئەجا بە دەستاڕی دەبووە لێکی و تا دیکەیە ساوار و کۆمەرێک شتی دیکەی لێ دروست دەبوو. لێ ئەمە دەمانەوێت ئێستا ئەوڕۆ بەداخەوە پێڕانەگەیشتن لەو کاتەی دیارە لە بەیانیەوە خەریکی کوراندنی ئەو گەنمەی بووینە کە بیکورێن لە بۆ ساواری. ئەوە ماشەڵای لێبی وا هیچ چیش بووە یعنی هەر ئەوڕۆ دیاراتانی وڕانێ خەریکی کوراندنی بووینەوە ئێستاوە هیچشک بووە زۆر لە دانولەی ڕق بووە نەمایتەوە بە نەرمی نەمایتەوە. لێرە دەمانەوێت پسەر لە خوشکەش لێرێ بکەین بزانین ئەو چ جۆرە گەنمەک دەبی ئایا تاوەکو ئێستا لێرە بەردەوامە هەموو ئەو کارانەی کە پێشتر دەکرێت لە دووی مەسەلەن کوتانەوەی یاخود بە ئاشێ بە چیە. سلام علیکم خوشکەش لێر خوا سەلامەت کە عەرەبی خوا سەلامەت کەوە ئەو ڕۆتان کوراندەوە بەڵێ وەڵا بەیانی زوو بەیانی زوو هەتا کەنجین لەسەر ئاگری بوو وەڵای بەیانی زوو تقریبان 2 ساعت و نیو هەر ئەوەندە گەنمەکە پێشدان ئامادە دەکرێت و چا دەکرێت و خاوێن دەکرێتەوە و دەخرێتە سەر ئاگری و دەکوڵێ هەتا حەدی خۆی. زیاتر چ گەنمەک باشە لە بۆ ساواری؟ ڕەشگوڵ باشە ڕەشگوڵی خۆمان زۆر پەسەندە بۆ ساواری لە ڕووی داهات و لە ڕووی داهێنانەوە لە ڕووی زیادکردنەوە زۆر باشە بەڵام ئێستا ڕەشگوڵ کەم بووە کام گەنم جوانەوە بخۆت بە پەسەندی دەزانی و خاوێنە و یەک تۆیە ئەوەی کابرا دەکوڵێنەوە بخۆی هەڵی دەبژێرێ و دەیکوڵێنێ و دەیکاتە ساوار. بەڵێ زیاتر دواتر ئەوە کە کورا پێشترەوە حتمما دەبا لە ناو گونیەی بکوترابا بە کوچی و ئێستا ئەوانە نەمایە زیاتر لە ئاشیوانە نەخێر ئێستا ئەوە کوتکوشت نەماوەکو جاران ئێستا ئاشی چاکەیە ئاشی گەڕۆکەیە یان دەچێ شارەکان لە بۆ خۆت 2-3 جار و پێدا دەکاتەوە خاین دەکاتەوە وەک برنجی بە کەیفی خۆت ئامادەی دەکەی و بۆ لێ دەکا بۆ دەهاڕێ و دەهێنێ و ماڵ حاڵ خۆت و زۆر احتیاج. ئەو ساوارەی کە لە خۆت ئێستا لێرە دروستی دەکەی باشترە لەوەی کە بەسەلەم بۆ نمونەوەی لە بازاڕەکان دەیکڕی؟ بێگومان ئەوە باشترە پاک و خاوێنترە لێی دڵنیاتری ئەمین و ئەمانەترە لە ڕووی خواردنەوە خۆشترە بەتامترە لە هەموو ڕوویەکەوە ئەوە باشترە. بەڵێ ئەوە چی لێ دروست دەبی جگە لە ساواری؟ وەڵای ئینجا ئەوە ساوارەکەی یەکەم جار ساوارەکەی دەردەهێنی دوای ئەوەی ئاردی ساوارەکەی ئەویش هەر بەکاردێ ئاردە ساوارەکەش ئەستوچی ئاردە ساوەری لێ دروست دەکرێت زۆر بە تام و خۆش و زەریفە زۆر عالەم ڕمودەیەتی ئێمە کە ئێستا ئەو ساواری لێ دەکەین چەندین خزم و کەس لێمان ڕادەسپێری ئاردەکەم بۆ دانێ ئاردەکەی دەکرێتە ئەستوچی ئاردە ساوەری پێدەگوترێ ئاردەکەی لەو ئەستوکە کە دروست دەکرێت زۆر ئەستوکە چی بەتامە زای دەکەین بخۆمان دەکەین دوای ئەوەی هەندێک کاو ئەو شتانی کە لێشی پاشەکەەوە دەبێت بۆ مەسەلەن بۆ خواردنی بەشەری ناگونجێ ئەویش هەم بۆ ماڵ و ماڵاتی ئیسفادەی هەیە استفادەی لێ دەکەی و فڕێ نادرێت ئیسفادەی لەویش دەکەین. بۆ نمونە ئێستاوە چەند تەنەکە دەبی کوراندن؟ وەڵاوێ 4 تەنەکەونی و هەرەوە گەنمەکی باشیش دیارە ماشەڵڵا. بەڵێ وەڵای ئینجا بەنسبەت گەرمی ئەم ساڵەوە زۆر باشە چونکە ئەم ساڵ بەعام گەنم کەلچی نەبوو خراپ بوو دەغڵودان کەلچی نەبوو بەس باشە باش. ئێستا و ساوار کوراندنە نمایە بەس ئێستا لێرە ماشەڵڵا ئەنگۆ دەستان پێ کردی ینی وەکو برەی تام و چێژی زیاتر لەوەی دەکەن نەک لەوەی لە بازاڕی هەیە بێگومان. بەڵێ ئەرێ وەڵا ئێمە عادەتی خۆمانە ئێمە چووکە پێویستیمان پێ بە ساوەری بەر و بازار ڕشتیوە هیچ کاتێکی دابین نابین و ناتوانین بژێن لەبەر ئەوەی دەست و دیاری زۆر لێ دەکەین و بۆ خۆمان خێزاندارین و بۆ خۆمان فێری ئەو ساوەرێن کە دەیکوڵێنین و پێمان تەریک ناکرێ بەڕاستی. بەڵا قەرە خەرمانیش دەکەن هەر لێرەوە بەڵێ وەڵا قەرە خەرمانیش دەکەین و بەس ئەم ساڵژ وڵاهی کەمتر قەرە خەرمان کرا چووکە بەهۆی ئەوەیە کە دەغڵودان کەلچی نەبوو قەرە خەرمان کەمتر کرا. ئەویش تام و چێژی خۆی هەیە لەو دەڤەرەی برێوی پێدەنم. بەڵێ بێگومان ئەرێ وەڵا هەموو ساڵی ئێمە قەرە خەرمانمان هەر کردو. ماشەڵڵا کە ئەو کاتێک کە ساوار دەکورێندرێ جێژنەی منداران یەکەوتی و قاپەچی دەست دەکەوێت دەباوایە تەنانەت گەورەکانیش جار هەیە. وەڵا وایە ڕۆژێکی خۆشە یعنی لە هەموو کات و ساتێکەوە ئێستا ئێمە ئەو هامان لێ هاتووە لێرە ئەو هاندێنە چەند ساڵ و ئەیامە ماڵمان لەو دەشتانە لە هەواران بوو لەسەر شاخان هەڵدەخرا ڕۆژێکی بەس جۆگا هەڵدەگیرا ڕۆژێکی بەس شاخ خاوێن دەکرا ڕۆژی دەغڵودان دەچەوە 2-3 ڕۆژی تایبەت هەبوو بۆ ساوار کوڕاندن. ئارێ وڵا بەس ئەو ئێستا ئەو کاتی وردە بەردیشی دەکەوتەنایە بەس ئێستا سەبەکی خاوێنە. ئارێ وڵا وردە بەردی دەکەوتەنایە زۆر بەس خۆشیش بوو ڕۆژەکەی خۆشیش.
بەڕێزان لێرەدا بۆ ئەندازەیە دینە کۆتایی بەرنمەکەتان دیارە ئەمە کە دەچین لاپەڕی مێژووی هەر گوندەک هەردەدەینەوە هەزاران داستان و ژیانی بەسەردا تێپەڕیوە لە ئێستادا کە خەڵکێک لەسەری ژیاون بێگومان بە سەدان ساڵ بەر لە ئێستا خەڵکێکی دیکە لەسەری ژیانی گوزەراندیە پاشا و بەگ و کۆمەڵک لەو دەسەڵاتدارانەی کە حکمیان کردیە لە گوندەکانی کوردستان بووینە ئەوەشەوە دەسەلمێنی کە کوردستان مێژوەکەی زۆر کۆنا ئەگەر برێن دەگەڕێتەوە بە هەزاران سال بەر لە ئێستا کە بوونی هەبوو و خەڵک لێ نیشتەجێ بووە لێ هەر گوندە و کە باسی مێژوەکەی دەکەی تایبەتمەندی خۆی هەیە هەر گوندە و دابوونەریت و کولتورێکی جیاوازی هەیە لە گوندەکی دیکە و یاخود لەهجە و شێوەزاری جیاوازی هەیە لێرەدا بۆندەی ئیکتفا دەینین و دەینە کۆتایی بەرنمەکەتان هەتا کاتەکی دیکە و یاخود بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین لە دوعای خێر بێ بەشمان مەکەن وەسەلام و عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات